ئەم 100,000 تمەنە طبعا وەکو بڕ ڕەنگە بەهایەکی وای نەبێ بەڵام دەمەوێت ئەوەتان پێڕابگەێنم کە لە قوتابخانەی ڕێگای بنەڕەتی ئێمە لە کەمپینەکە لەم کەمپینە هەفتەیە 111 ملیۆن و 31,000 دیناری عراقی کۆکراوەتەوە و لەگەڵ 1,100 دۆلاری ئەمریکی لەگەڵ 100,000 تمەنی ئێرانی. ئەم 100,000 تمەنە طبعا وەکو بڕ ڕەنگە بەهایەکی وای نەبێ بەڵام دەمەوێت ئەوەتان پێڕابگەێنم کە لە قوتابخانەی ڕێگای بنەڕەتی خوێندکارێکمان بۆ خۆی کوردی ڕۆژهەڵاتە کۆمەکەکەی بەتمەن هێناوە بۆ قوتابخانەکەی. ئێمەش لەبەر خاوێنی پرۆسی کۆکردنەوەکە پێمان باش بووکو خۆی ئاماژەی پێ بدەین. ئەم پارانە لە ناوەندەکانی خوێندن لەسەر ڕاستپاردەی لیژنەکە لەسەر ڕاستپاردەی پەروەردە کۆکراوەتەوە لەلایەن لیژنەیەکی 3 کەسی تا 5 کەسی لەسەر زەم ناوەندەکانی خوێندن و هەموو بە شێوەیەکی ئارەزوومەندانە و هەموو قوتابخانەیەک هەموو خوێندنگەیەک لیژنەیەکی تایبەتی خۆی هەبوو ئەم پارە گەڕێنراوەتەوە بۆ پەروەردە و لە پەروەردە لیژنەیەکی باڵاتر هەبووە کە ئەو بەڕێزانەی لێرە ئامادەن بەشێکن لە لیژنەکە و پارەکە هەمووی ژمێردراوە حازر کراوە ئەوەی کە دەیبینن لە بەردەمی جەنابتانە بە شێوەیەکی شەفاف. هەموو قوتابخانەیەک وەسڵەکەی گەڕاندۆتەوە بۆ ناوەندەکەی خۆی و لە دواییدا بەڕێبەرەتی پەروەردە دیسان لیستی هەموو ئەو قوتابخانانە بڵاو دەکاتەوە کە بە چەند بەشداری کەمپینەکەیان کردو بۆ ئەوەی پرۆسەکە بە شەفافی بڕوە و بە ئەمانەتیشەوە دەگاتە ڕۆژ ئاوا چووکە ئێمە نوێنەرمان هەیە لە ئەنجومەنی گەل کە پارەکە دەرێن.